ئەوەی لای هەمووان ئاشکرایە ڕۆژانە سەروەری زەوی و ئاسمانی عێراق و تەنانەت هەرێمی کوردستان لەلایەن هێز و سوپا و تۆپ و فڕۆکەخانەی وڵاتانەوە پێشێل دەکرێت. ئەو پێشێلکاریانەش زۆر جار قوربانی لە ڕیزی هاوڵاتیانی مەدەنی لێ دەکەوێتەوە، هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان. هەندێک جار بیانوو بۆ ئەو دەست درێژیانە ئامادە کراوە کەی وە چۆن وە کێ ئەو پێشێلکاریانە ڕادەگرێت. ئەم بابەتە بابەتێکی گرنگە و هەستیارە و تایبەتە بە سەروەری عێراقەوە لەگەڵ بەڕێز عەبدولقادر هەرچی توێژەری ئەمنی و استراتیژی کە لە ستۆدیۆکانمان ئامادەیە و گفتوگۆی لەگەڵا دەکەین. کاک عەبدولقادر ئەم کاتت باش و سڵاو لێبێ. با سەرەتا لەوە دەست پێ بکەم، یاسای عێراقی، یاسای بڵێن ئاسمانی عێراقی و فڕۆکەوانی عێراقی و ئەوەی کە پارێزگاری لە عێراق ئەکا لە ڕووی ئاسمانەکەیەوە لە دەستورا چۆن ئاماژەی پێکراوە، ئەم بابەتە هەیە؟ بڵێ بەیانی بەڕێستان باش، بەیانی بینەرانی بەڕێزی کورتسات نیوز باش. بێگومان من تایبەتمەندی یاساییم نییە، بەڵام بە گوێرەی زانیاریەکانم بە هیچ شێوەیەک لە دەستوری عێراقی لە یاسای فڕۆکەوانی عێراقی بە هیچ شێوەیەک ئاماژە بەوە کراوە بە تەواوی بە هیچ شێوەیەک ناتوانرێت هیچ فڕۆکەیەک یان هیچ وڵاتێکی بیانی ئاسمان و سیادەی عێراق چ لە زەوی چ لە ئاسمان ببەزێنێتن بێ ئەوەی بتوانێت بێ ئەوەی هەماهەنگیەکی پێشووتر لەگەر وەزارەتی ناوخۆ، وەزارەتی بەرگری، وەزارەتی ئەمنی قەومی و کۆ حکوومەتی عێراقی نەکرابێت. بەڵام بابەتەکە لێرەدا بابەتێکی جیاوازە. ئاسمانی عێراقی نەتەنها ئاسمانی عێراقی، بەڵکو دوای 2003 کۆی کەیسی سیادەی عێراقی چۆتە ژێر پرسیارەوە. ئێستا ئاسمانی عێراق، زەوی عێراق لە بەرامبەر وڵاتاندا هەروەک خۆتان دەستپێک ئاماژەتان پێکرد، ئێستا لە ژێر لە ناو دوو کەوانەدا ناڕوونیە، یاسایەکی ئەوتۆ بەرکار نییە، یان ئەوە تا ئێستا لەو دۆخە ناسەقامگیرە سیاسی لە عێراقدا هەیە. هەموو لایەک، هەموو وڵاتێک، چ ئیقلیمی چ جیهانی دەستی خۆی بە کراوەی دەبینێت بۆ ئەوەی بیەوێت ئامانجەکانی لە ناو خاکی عێراقدا چ لە ئاسمان چ لە زەوی بی پێکێت و هیچ حسابێک بۆ سەروەری و سیادەی عێراق نەکە. باش، ئەمە چی وای کردووە کە عێراق بەم شێوەیە بێت، یعنی بگا بەم ئاستە لەوەی کە نەتوانێ ئاسمان و تەنانەت وەکو تۆ ئاماژە پێکرد لە ڕووی زەویشەوە ینی سەروەری خۆی پارێزراو نەکە. ینی ئەمە جۆرێک لە هەژمونی وڵاتان وای لێ کردووە خودت خۆی توانای ئەوەی نییە کە پارێزگاری لێ بکە؟ بێگومان هەردووک لایەکە، هەم وەکو پێشتر باسم کرد، هەم ئەم دۆخە سیاسیە ناهەموارەی عێراق وای کردووە کە عێراق بە کێشەکانی خۆی ڕانەگاتن، نەتوانی دوای ئەوە هەنگاو بنێت بۆ ئەوەی بیەوێ سەروەری خاکەکەی خۆی بپارێزێت. بێگومان کۆی ئەم بابەتانە لە نێوان ڕێکەوتنێک لە ناو ڕێکەوتنێکدا لەگەڵ وڵاتانی جیران، لەگەر وڵاتانی جیهانی، سەروەری خاکی وڵاتێک پەیوەستە بەو ڕێکەوتنانە، پەیوەستە بەو یاسانەی کە دادەنێنە وڵات، دواتر ڕێکەوتن لەگەر ئەو وڵاتە ئیقلیمی و جیهانیانە دەکرێت کە بەپێی یاسا نێودوڵەتیەکانیش بۆ هیچ وڵاتێک نییە سەروەری وڵاتێک پێشێل بکات. بەڵام لە عێراقدا هەروەک باسم کرد دوای 2003 کۆی دۆسیەی ئەمنی عێراقی چۆتە ژێر پرسیارەوە. ئێستا لە عێراقدا حکوومەتێک بەرکارە کە بەداخەوە لە ماوەی کۆتاییدا دەیبینین کە بە هیچ شێوەیەک ناتوانێت تەنانەت کارە ئیداریە سادەکانی خۆی بەڕێب بە. ئێستا بینیمان لە عێراق لە دوایی چەند مانگێک هەڵبژاردن، ئێستا حکوومەتێک بەرکار نییە، بینیمان حکوومەتەکانی پێشووتر چۆن بوو. هەروە بینیمان کە حکوومەتی تورکیا ئیسیفادە لە ڕێکەوتنێکی ڕێژەیی ساڵانێکی پێشووتر ئیسیفادی لێ دەکات کە چی ئێستا لە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە زۆر زیاتر هەنگاوی ناوە. بینیمان لە 15 کیلومتر بۆ بە 30 بۆ بە 40 ئێستا دەبینین لە ڕووی ئاسمانیەوە لە پێشتر لە مەخموو لە شنگال، ئێستاش بینیمان لە ئاغجلەر کە عمقی زیاتر لە 106 بۆ 200 کیلومتری بەزاندووە. ئەمە پێم وایە هۆکارەکەی تەنها بۆ بێ هەڵوێستی، ناتوانایی
و نەبوونی هێزی پێویست بۆ ئەوەی حکوومەتی مرکزی عێراق نەتوانێت سیادەی وڵاتەکەی خۆی بپارێزێت دەگەڕێتەوە کاک عەبدولقادر وەکو تۆ ئاگادار بی و لە نزیکەوە ئەگەر ئەو ڕێکەوتنت خوێن بێتەوە ئەو ڕێکەوتنە ئەڵێ چی یعنی بۆی کە بینەر لای ئاشکرا بێ بە دیاریکراوی ئەڵێ چی ڕێکەوتنەکە تاکو یعنی ڕێکەوتنێکی ئەمنی نێوان دوو وڵاتە و تورکیا چ مافێک دراوە بە تورکیا لەو ڕێکەوتنە ئەم ڕێکەوتنە باس لەوە دەکاتن کە حکوومەتی تورکیا مافی ئەوە هەیە 5 تا 10 کیلۆمتر بۆ ناو خاکی عێراقی ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام بدات لە دژی ئەم لایەنە چەکداریانەی کە هەڕەشەن بۆ سەر ئەمنی تورکیا بە ڕادەیەکی ڕێژەدار و لە نێو دوو کەوانشدا بە ئاگاداری حکوومەتی عێراقی ئەم تورکیا ئەم ڕێکەوتنەی لەگەڵ حکوومەتی سووریاش هەبوو لەگەر دەوڵەتی سووریاشدا هەبوو لە ساڵی 2010 دواتر لە ساڵی 2012 ئەپدێتیش کرایەوە بەڵام ساڵانێکە ئەم ڕێکەوتنە بەسەرچوو ئەم ڕێکەوتن لەگەر حکوومەتی بەعسیوی ڕووخاوی پێشوو بوو ئێستا ئەبوایە حکوومەتی تورکیا ساڵانە ئەپدێتی ئەم بابەتە بکاتەوە لە بەرەوەی لە دوای ڕاپەڕین لە ساڵی 91 ئێستا حکمێکی جیاواز لە کوردستان حکومەکە لە دوای 2023 ئێستا شێوازی حکومڕانی شێوازی دەسەڵات لە عێراق گۆڕاوە بەڵام لە سۆنگەی هێزەوە تورکیا مامەڵە بە کۆمەڵێک دۆسیەی تر دەکات کە لە ناویاندا ئاوە و عێراق بەڕاستی دەستی بەستراوە کە توانای زۆر کەمە لەسەر مێزی دانەوەستاندن بتوانێت لەگەڵ تورکیا بابەتێکی بەم شێوەیە باز بکاتن بۆیە تورکیا دەستی کراوەیە هەر کاتێک بینیمان لە ساڵانی پێشووتریش لە دەرەنجامی کۆی ئەم ئۆپەراسیۆنای لە قوڵایی خاکی هەرێمی کوردستان و عێراقدا دەکرا وەفدێک لە عێراق لە تورکیا بوو یان وەفدی تورکی لە بەغدا بوون بێگومان ڕێکەوتن کراوە بێگومان ئۆپەراسیۆنی لەو شێوەیە ناکرێ هەماهەنگی تەواو نەبێتن حتمما هەماهەنگیەک هەیە و دەستگا هەواڵگەریەکان بێگومان لەوانەیە ئاگاداری ئەم جۆرە ئۆپەراسیۆنە بن ئەگەر چی لەوانەیە بە شێوەیەکی ڕێژەیی بێت باشە کاک عەبدولقادر لە کاتێکە ئەم جۆرە لە پێشێلکاری لە عێراقا دەبینین بە درێژایی بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە کە حکوومەتی عێراق یاخود حکوومەتی پێشوو ڕووخاوە و لە 2005 حکوومەتی نوێ پێکهێنداوە ئەم بابەتانە یعنی دەبینین و ناوە بەناوە ئەم پێشێلکاریانەی سەروەری عێراق دەبینین بەڵام عێراق جگەل لەوەی کە خۆی وەکو تۆ ئاماژە پێکرد کە توانایکی ئەو تۆی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پێشێلکاریانە ئەی لە ڕووی نێودەوڵەتیەوە توانێت چی بکات چکە سەروەری خاچی وڵاتێک بێگومان لە ڕووی نێودەوڵەتیشەوە ڕێکخراوە عێراق توانێت لەم بارەیانە چی بکە بۆی کە گوشار دروستکە هێزێکی فشار دروستکە بۆ وڵاتانە پرسیارێکی زۆر بەجێ بوو ئەمەوێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە ئاماژە بەم خاڵە بکەم لە کاتێکدا کە حکوومەتی مرکزی هەر وڵاتێک توانای بەڕێوەبردننی وڵاتەکەی خۆی نەمابێتن یان لاواز بێت یان توانای ئەوەی نەبێت سیادەی وڵاتەکەی خۆی بپارێزتن کەواتە سنوورەکانی کراوە دەبێت بۆ هەر جۆرە هەڕەشەیەک دوای ئەم بابەتە بێگومان لە وڵاتێکی وەکو عێراقدا کە پێشینەیەکی ناسەقامگیری 100 ساڵەی لە وڵاتدا هەبووە بێگومان لە کاتی ناسەقامگیری دەستگا هەواڵگەریە ئیقلیمی و جیهانیەکان سەراوژێر دەبێت بۆ وڵاتێکی لەم شێوەیە بێگومان کەیسی هەواڵگەری کەیسی تیرۆر کەیسی لەم شێوەیە بازاڕی پێدەکرێت لە عێراقدا بۆیە ئێمە دەزانین ئۆپەراسیۆنی لەو شێوەیە تا ڕادەیەکی زۆر هاوکاری زەمینی هەبووە ئۆپەراسیۆنی لەو شێوەیە ناکرێت چونکە ئاسمانی عێراق لەلایەن هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش تا ئەو ساتەش کۆنتترۆل کراوە ئێمە فڕۆکەی ئاواکسی هەواڵگەری ئاسمانی عێراقی تەنیوە ناکرێت بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان بەم شێوەیە بە ئازادانە بتوانانی قوڵاییەکی بەم شێوەیە کە من بڕواناکەم لەوامەی ساعاتێک و 2 ساعتێکە زیاتر لە 200 ساعات ئۆپەراسیۆنی هەواڵگەری لەم ئاسمانەدا ڕوویداوە تا توانێوانە ئۆپەراسیۆنێکی لەو شێوەیە شکڵی خۆی بگرێتن من پێم وایە لەم حاڵەتەدا ئەمە هەمووی لاوازی حکوومەتی مرکزی عێراق دەگەینێت لە بەرامبەردا
یاسا نێودوڵەتیەکان لە عێراقدا ساڵانێکە بەڕێزم پێشێل کراوە نەک تەنها لە دۆسیەی ئەمنی و سەربازی بگرە لە دۆسیەی ئابووری بگرە لە کۆی دۆسیە استراتیژیەکانی عێراق ئێستا لەلایەن وڵاتانی ئیقلیمی و جیهانی پێشێل دەکرێن عێراقیش ساڵانێکە سکاڵا تۆمار دەکە و ناڕازایەتی دەردەبڕێ و ئیدانە دەکە بەڵام هیچی پێوەناوێت لەبەر ئەوەی حکوومەتی مرکزی لە یەکەم هەنگاودا بۆ ئەوەی یاسانەی خۆیی و جیهانیەکان بتوانێت جێبەجێ بکە ئەبێ ئیدارەیەکی زۆر بەهێزی هەبێ ئەیوە ئیدارەیەکی مرکزی ئیدارەیەکی فیدرالی زۆر بەهێزی هەبێتن بۆ ئەوەی بتوانێت دەسەڵاتی سیادی خۆی لە نێو خۆی و سنوورەکاندا بسەپێنێت دواتر یاساکانی خۆی و جیهانیەکان بسەپێنێت بەسەر جیرانەکانی بەسەر لایەنی ئەقلیمی و جیهانی دەبێت باش ئەوەی لە عێراقا هەیە کاک عەبدولقادر یعنی بەداخەوە لە دوای 2003ەوە ئەبینین کە جگەل لەوەی کە هەوڵ هەیە بۆی کە عێراق بێتە خاوەنی پێگەیەکی ئەمنی بەهێز و بتوانێت ئەمنیەتی خۆی بەباشی پارێزە بەڵام لەگەڵەوەش ینی کۆمەڵێک بابەتە بینین کە هۆکارن بۆی کە ناتوانێت بگا بەم ئامانجە ئەوی ژەوەیە کە لە عێراقا لایەنەکان گروپی چەکداری خوانیان هەیە ینی ئەمە پێدوانیە هۆکارێکە بۆی کە تۆ ناتوانی هێزێکی ئەمنی تۆکمەت هەبێ تەنانەت بتوانێ ئەمنیەتی سنوورەکانی خۆش بپارێزێ ئەمە وای نەکردووە کە عێراق لە ڕووی ئەمنیەوە لاواز بێ بێگومان هەر دیسان هۆکارەکەی سەرەتاوە دێنمەوە لە کاتی لاوازبوونی حکوومەتی مرکزی لە بەغدا بێگومان ئەو هێزولانە سیاسیانەی کە بێگومان لە عێراقدا زۆرن ئەو هێزانەی کە لەلایەن وڵاتی ئیقلیمی وڵاتی جیهانی و چەتریان لەسرە هاوکاری و پشتیوانی دەکرێن ئێستا جیهان ئەگەر لە 10 ساڵ و 20 ساڵی ڕابردوو سەرەتایی ئەم سەدەیەک بووە بۆ ئەوەی جەنگی بە وەکالەت لە جیهاندا سەر بگرێتن ئێستا لە عێراقدا ئەم بابەتە زۆر بەڕوونی دیارە ئێستا زۆر لایەنمان هەن ئێستا لەوانەیە بە وەکالەت لە عێراقدا بە وەکالەتی وڵاتی ئیقلیمی وڵاتی جیهانی لەوانەیە عێراق بۆتە گۆڕەپانی ململانەیە گۆڕەپانی خۆلێک ڤاڤێرتن خۆلێک سافکردنەوەی کۆی ئەم کەیسانە جا کەیسی ئابووری کەیسی بازرگانی کەیسی ئەمنی کەیسی جۆرەها کەیسی تر پێم وایە ئەم هێزانەش بەدەر نین عێراق ساڵانێکە بەدەست نەبوونی سەیتەرە بەسەر ئەم هێزانەدا دەیناڵێنێت لە کاتێکدا ئەم هێزانەش ڕۆژانە کێشە دەنێنەوە ئەبینین کە هەرێمی کوردستان موشک باران دەکرێت بنکە و بارگەکانی هێزی هاوپەیمانان خودی ماڵی کازمی حەلبوسی کۆی ئەو سیاست مەدارانەی لە عێراق ڕۆژانە تیرۆری بەردەوام لە عێراقدا دەبینین کە ئەم کەیسانە پێم وایە لە کاتێکدا دەتوانێت بە کۆتا بێتن کە حکوومەتێکی دیسانەوە دەڵێم حکوومەتێکی بەهێز لە مەرکەزدا حکوم بکە بۆیە بتوانێت یەکەم کە باس لە ئیدارەیەکی بەهێزی مرکزیم کرد واتە وەزارەتی بەرگری وەزارەتی ئەمنی قەومی وەزارەتی ناوخۆ دەسەڵاتی بەسەر کۆی ئەو گروپە چەکدارندا هەبێت بیانێتە ژێرچەتری وەزارەتەکان ژێرچەتری حکوومەت بۆ ئەوەی ڕۆیایەکە بێت بۆ ئەوی بزانین لە داهاتوودا چۆن مامەڵە لەگەر کەیسی ئەمنی و استراتیژی وڵاتدا دەکەن باشە کاک عەبدولقادر یعنی ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە ئەیبینین لە پرسی ئەمنیە لە عێراق ینی بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ پێشێلکردنەکان دێتە ناو قوڵایی عێراقەوە زیاتر یعنی قوڵای عێراق بە ئامانجەگرێ لە کاتێکە ینی پێشووتر هەندێک جار کە ئەو مەترسی ئەمنیانی کە هەبوو زیاتر لەسەر سنوورەکان بوو بەڵام ئێستا ناو قوڵاییەوە ئەبینیت کە دەستگایکی هەواڵگری یاخود لایەنێکی ئیقلیمی لە قوڵایی ناو عێراق و لە قوڵایی ناو هەرێمی کوردستانە ینی گورزی خۆی ئەوە شوێنێ ئەمە بۆ خۆی مەترسیەک نییە بۆ سەر ئاسایشی تەنانەت هاوڵاتیانیش ینی ئیتر ئەوە نەماوە کە تۆ دڵتەمین بی لە خۆت لەوەی کە لە قوڵایی لەوانەیە شارەکانە بتوانرێ پێشلکاری ئەمنی بکرێت لەلایەن هەندێک هێزەوە لە هێزەکانی وڵاتانی ئیقلیمی بێگومان من ئەگەر بیرم بە درستی بیرم بێتەوە لە یەکێک لە پرۆگرامەکان پێشترش لە چاوپێکەوتنەکان باسم لەوە کرد کە تورکیا دوای ئەوەی لەم ئۆپەراسیۆنانی سەرسنووردا سەرکەوت و نەبێت دەست بە ئۆپەراسیۆنی تیرۆر دەکرێت لە قوڵایی شارەکاندا بێگومان
دەستگای هەواڵگەریەکانی وڵاتان لە سەدەمی لە ئەنجامی لاوازی حکوومەتی مەرکەزی دیسانەوە بەداخەوە باز دەکەم. ئێستا ڕەخنیان کردوتە ناو قوڵایی شارەکان دەبینین ئەو پێشاتەی کە دوێنێ بینیمان پێشاتێکی زۆر مەترسیتار بوو نەتەنها هەڕەشەیە بەڵکو هەڕەشەیەکی زۆر جددیە بۆ سەر هاونیشتیمانیانمان ئێوە دەبینین سەرە ڕای ئەوەی کە دەیانەوێ کەساتیەکی سیاسی کەساتیەکی سەربازیان ئەمنی تیرۆر بکەن خەڵکی سیڤیلیش تیرۆر دەکرێت بێگومان ئەمە دۆسیەیەکی زۆر مەترسیدارە کە ئەگەر بێت و چارەسەری ئەم بابەتە بێگومان لە ڕێگای گفتوگۆ هەروەک لایەنەکان دوێنێ لە بەیاننامەکان ئاماژان پێ کردووە کە ئەبێ حکوومەتی عێراق بە جددی لەسەر خەت بێ ئەبێ سکاڵای جددی تۆمار بکرێ بە دوواداچوونێکی نێودەوڵەتی و نێوخۆیی هەبێتن لەسەر کەیسەکە ئەگینا ئەم پێشهاتەی دوێنێ بێگومان دەواازەیەکی نوێیە بۆ ئەوەی دەستگا هەواڵگەریەکان بتوانن قۆناغی داهاتوو تیرۆرکردن ترساندن تۆقااندنی خەڵک لە نێو شارەکاندا لە نێو قوڵایی سەقامگیری ئاسایشی وڵات دروست بکەن ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە ئەبێ بە زووی خەمی لێ بخۆین. باشە کاک عەبدولقادر با دوا پرسیار لە بەڕێستان بکەم ئەم جۆرە لە مامەڵەکردن لەگەڵ دۆسی ئەمنی لە عێراقا و ئەم مەترسیانە بۆ سەر سەروەری عێراق ئەکرێ تەنها مەسەلەن بەلایەنێک ڕائەگیری ئەمە یاخود پێویستی بەوەیە کە جارێکی تر پێداچوونەوە بکرێ بەو بڵێن مامەڵەکردنەکە لەگەڵ وڵاتانی ئیقلیمی وڵاتانی دراوسەیە عێراق ئەیکا و هەروەها جارێکی تر ئەو یاسانی کە پەیوەستن بە پاراستنی سەروەری عێراق بڵێن هەموار بکرێنەوە و یاسای نوێ بێتە پێشەوە. جارە یەکەم من پێم وانە ئەم یاسانەی کە پەیوەستە بە دۆسیەی ئەمنی بەم شێوەیە گەورەیە پێویستی بە هەموارکردنەوە هەبێت تەنها کاری پێ بکرێت بەسە. دووهام من پێم وایە زۆربەی وڵاتانی جیهان کەیسی تیرۆریان ئێستا چاڵاکە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 11 سەپتەمبەر لە ئەمریکاوە دەستی پێکرد کە ئەو کاتی سەرۆکایەتی ئەمریکا باسی کرد ئەوەی لەگەڵمە دۆستمە ئەوەی لەگەڵم نییە دژمنمە لە بینی دۆست و دژمنی یەکێک هەڵبژێرن بە تاوی لە جیهاندا واتای تیرۆر گۆڕا. ئێستا هەموو وڵاتان دۆسیەی ئۆپۆزیسیۆن تاڕادەیەکی زۆر بە دۆسیەی تیرۆر ناو دەبن هەموو ئەو ئۆپۆزیسیۆنە تاڕادەیەک بۆ نمونە لە تورکیا باس بکەین. ئێستا لە تورکیا دۆسیەی ئۆپۆزیسیۆن بە تەواوەتی فتحولا گولان هەدەپا کۆی سەرکردەکانیان لە زینداندان ئێمە دەبینین ئێستا لە تورکیا بابەتێکی نوێی جیهانی لە گۆڕێ ئێستا کە فلەندا و سویدە باس لە بە ئەندامبوونیان لە ناتۆ دەکرێتن و تورکیا ڕێگرە کۆی ئەم دۆسیانە بەرکارن بەڵام ئایا ڕێگە مەسە تورکیا ڕێگە بە تورکیا دەدرێتن بۆ ئەوی بێوێ ئامانجێک لە نێو وڵاتی سوید وڵاتی فلەندا کۆ ئەو وڵاتە ئەوڕۆپیانەی کە باسی لەوە کردووە کە پەکەکەی لێیدا چالاکە ئایا دەتوانێت ئۆپراسیۆنی لەو شێوەیە ئەنجام بداتن کە هیواخوازە بتوانین بەڵام چی ڕێگرە لەمە یەک بەهێزبوونی ئەو وڵاتانە لە ئاستی ئیدارەدان و نێودەوڵەتیەوە دووهام یاسا ئەو یاسا نێودەوڵەتیانەی کە چۆن بووان بەرکارە بۆ ئێمەش بەرکارە بەڵام پشتگوێ خستنی لەلایەن تورکیاوە یان هەر وڵاتێکی تر کە ئۆپراسیۆنی سەربازی و ئەمنی لەنەو قوڵایی خاکی عێراقدا ئەنجام دەداتن بابەتێکی ترە لەبەرەوەی حکوومەتێکی لاوازمان لە بەغدا لە سەرکارە بۆیە ئەم بابەتانە پشتگوێ دەخرێت من پێم وایە کۆتایی ئەم ئۆپەراسیۆنانە و کۆتایی ئەم هەڕەشانە لەسەر عێراق لە کاتێکدا دێتە دی کە بەنسبەت وڵاتانەوە تاوان کە ئامانجەکانیان بەتەواوی بیپێکن کە زۆر ئەستەمە کۆی بۆ نمونە بۆ ئەو وڵاتانە کۆی ئەو گروپە چەکدار هێز لایەنی سیاسی کە لە وڵاتێکی بێگانە دەیبینن بە تەواوی کۆتایی پێبێتن یانیش ئەوەتە حکوومەتەکە بەهێز بێت و یاسانێ دەوڵەتیەکان بچنە بواری جێبەجێکردن و سەروەری وڵاتان لە نان وڵاتانەوە بپارێزرێ و ڕێزی لێ بگیرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرکی توێژەری ئەمنی و استراتیژیکە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ بەشداریکردنی بەڕێز.